من هێژین پێندرۆ خاوەنی جلی کوردی یەنارم لە بەختیاری هەولێر دەرچووی کۆلێژی زانستم بەشی جیۆلۆجی زانکۆی سەلاحەدین لە 2013 تەخەڕوجم کردووە و پاش ئەوەی کە باری سیاسی لە 2014 و 15 تێکچوو بەهاتنی داعش بۆ ناو بەشێک لە هەرێمی کوردستان هەڵی کار کەم بۆیەوە بۆیە منیش بڕیارمدا دانەنیشم و دەستم بە بزنوزێک کرد تایبەت بە ئافرەتان بێت بزنوزێک کە بتوانم خزمەت بە ئافرەت بگێنم لێرەوە سوپاسی هاوسەرەکەم ئەکەم کە پشگیریەکی تەواوی کردوم من وەکو دایکێک کە ئەم کارێکی ئاسانیە دایکی دوو مناڵم و سوپاسی خانەوادەکەم ئەکەم بۆ دەستپێکی کارەکەم مام کە پشگیریەکی تەواوی کردوم لە دانانی ئەم شوێنە. ئەم بابەتە کە ئەبینن ئەمە قوماشێکی شیفۆنە کاری دەستیمان لەسەر زیاد کردووە بە خۆشحاڵیەوە ئێستا چەندین ئافرەت هەن کە کاری دەستیمان بۆ دەکەن زیاتر لە 50 تا 70 ئافرەت هەنە لە ماڵی خۆیان ئەمە جێ دڵخۆشیە بۆم کە هەمویان کاری دەستی دەکەن زۆر قوماشەکان لە هند و لە دووبەش ئیشی دەستیان لەسەرەکەن بەڵام ئەوان دیزاینێکن لەوانەیە کەسانی تریش لە دەوروبەری من بتوانن لە دوکانەکان تریش ئەم شتە بەدەست بێن کە لە وڵاتێکی ترە دەینم بەڵام ئەو کارانەی کە من خۆم دیزاین ئەەکەم ئافرەتێک کاری دەستی لەسەر ئەکات و ئەی نەخشێنتەوە بە مورو و ئەو ناو بابەتانەی کە من خۆم هەڵەبژێرم ئەمە تایبەت بە خۆم ئەبێت تەنها لە شوێنی خۆم ئەم دیزاینە بەردەستە بێت. لێرە بەشێکی ترمان هەیە هەر لە ناو جلی کوردیەنەر بەشی خەیاتیە کە خەیاتەکانمان بێگانن خەڵکی وڵاتانی ترن بەڵام زۆر بە پرۆفێشناڵی ئیشەکەن بۆ نمونە ئەمەیان تاخمی بووکێکە کە حازر کراوە بۆ بووکێکی خۆشەویست ئەو دیزاینەکەی هەڵبژاردووە جگە لە جلی کوردی جلی ئابای خەلیجیش ئەدورن ئەمە خاتوونێک دیزاینی ئەم دیزاینە ویستووە کە ئاوا بدورێتن و ئابای خەلیجیش ئەدورین بە جۆرەها شێوازە جۆرەها مۆدل و جلی مۆدەش ئەمە کراسێکی نۆرماڵە هەر لای خۆمان کڕیویانە و بە نۆرماڵی دووراوە. لێرەدا چەندین بابەت و مۆدلی جیاوازمان هەیە تایبەت بە جلی بووک جلی سپی تەنانەت جلی سپی ئەتوانن بۆ تەخەڕج و کە ئەمساڵوە هەستەکەم زۆر مۆدل بێتن بۆ تەخەڕج و بۆ مناسبەی تریش لەبەر ئەکەن بەڵام عادەتەن بۆ بووک زۆر بەکاردێتن جلی بووکی شمان هەیە تایبەت بە خەنەبەندان جلی سۆر کە ئەمەش بەشێکی تری ئەم شوێنەوە ئەوانیش هەر دیزاینی تایبەت بە خۆمان هەنا زۆر بەشیان یەک دانەیە کە لە شوێنی تر بەدەست ناکەوێتن.